سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی قۆناغە جیاوازەکانی خەباتی سیاسی خۆیدا هەوڵی داوە داکۆچیکارێکی سەرسەخت بێ لە پرسە نەتەوایەتیەکان بەبێ جیاوازی لە تەواوی ناوچەکانی کوردستان و لە پارچەکانی کوردستان و ئەوەی کە زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان باجی گەورەی داوایان لەسەر هەڵوێستە نەتەوایەتیەکانی قوربانی گەورەی داوە کە پاڵپشتی بەبێ جیاوازی لە هەموو پێگاتە جیاوازەکان کردووە، پاڵپشتی لە هەموو بەشەکانی کوردستان کردووە، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، لە باشوور، لە باکوور. دەمەوێت بپرسم و زانەری شۆر بگرم سەبارەت بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەتوانێت لەسەر ئەم هەڵوێستانی بەردەوام بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چی بکات بۆ کوردستانی گەورە بەگشتی و بۆ ڕۆژاوا، بۆ باکوور، بۆ ڕۆژهەڵات. گفتوگۆیم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز سالار مەحموود، ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە گەرمیانەوە لەگەڵمان دەبێت و دەمەوێت زیاتر لەسەر ئەجەندای داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەم. کە ئاکسالار، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابە وەک بەشێکی دیکەش لەو هاوڕێیانی کە لە شەوانی ڕابردوو بەشداریان لە پانۆراما کرد. حەزەکەم ئەو پیرۆزبایە لە جەنابیشت بکەم کە وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستنیشان کراوی بە هێوای سەرکەوتن و بە کورتی دەپرسم یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوی سەرکردەکانی ئەم حیزبە دەیانەوێت چی بکەن بۆی پاڵپشتی ڕۆژاوا، ڕۆژهەڵات و باشوور باکووریش بکەن. بەڵێ زۆر سپاس. منیش پیرۆزبایی لە کورسات نیوز دەکەم کە کەناڵێکی نیشتیمانیە، کەناڵی هەمووانە و یەکێتی نیشتیمانیش کە کورسات بە بەشێکی گرنگ لە خۆی زانێ. دەستخۆشیتان لێکەین و سەرکەوتنی کۆنگرەش و ڕووماڵکردنی ڕۆژانی کۆنگرە لەلایەن کورسات نیوزەوە و گواستنەوەی گفتوگۆکانی کۆنگرە بۆ ڕای گشتی و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستپێشخەریەکی گرنگ بوو لەلایەن کورسات نیوزەوە و کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارودۆخێکدا بەسرا کە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاری و پێویستی بە پێداچوونەوەی سیاسەت و باشکردنی پەیوەندیەکانە لەگەڵ هێزەکانی ناوخۆیی و پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و ئاوردانەوە لە گۆڕانکاریەکانی سیاسەتی مامتیقەکە کە حات بێتەوە ڕوو ئەدا. یەکێتی لە سات و کاتێکی چارەنووسازە کە چەند مانگێکی ماوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بۆ سەرەتای ساڵی ئایندەش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستپێکە. یەکێتی پێویستی بە گۆڕانکاریەکی بنچینەی هەبوو لە پەیڕە و پرۆگرامی ناوخۆیی خۆی کە دەستوری حیزبە و هەروەها ئاڵوگۆڕ لە سەرکردایەتی بۆ قۆناغێکی نوێی خەبات کە خۆی تایدا بەباشی لە کۆنگرە بۆ کردەوە و ئامادە کردووە بۆ هەلومەرجی ئێستا و ئایندە. کاک سالار، وەک پێشتر لە پێشەکی قسەکانی خۆمدا لە دەستپێکی پانۆراما ئاماژەم پێدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی گەورەی داوە لەسەر هەڵوێستە نەتەوایەتیەکانی و هەندێک جار بێبەش بووە لە بەشێک لەو دەستکەوت و امتیازاتانەی کە حەقی مەشروعی ئەم حیزبە بووە، بەڵام دوجار لەبەر پاڵپشتیکردن لە خەباتی سیاسی ناوچە جیاوازەکانی کوردستان بەگشتی دەکرێت پێم بڵێ ینی بۆچی دەبێت عادی بە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی بدا لەم پێناوەدا؟ لە ڕاستیدا خەباتی نەتەوەیی و نیشتیمانی ئێمە هەمیشە بێ قوربانی نەبووە و یەکێتی نیشتیمانی ویستویەتی کە خەبات بکا بۆ بەدیهێنانی ئامانجە نەتەوەیەکانی بە کەمترین قوربانی، واتە هەمیشە ڕێگای گفتوگۆ و خەباتی دیموکراسی و خەباتی پەرلەمانی و خەباتی سیاسی کردووەتە ڕێگاچارەی بەدیهێنانی ئامانجەکانی. بەڵام لە قۆناغی دیکتاتۆریەتی عێراقدا
یەکێتی شۆڕشی نوێی هەڵگیرسان و شۆڕشی نوێ توانی دەستکەوتی گەورە بەدی بێنێ کە ڕاپەڕین و حکومڕانی خۆ بەخۆی هەرێمی کوردستانی لێکەوتەوە و پەرلەمان و حکوومەتی لێکەوتەوە و سیستەمی فیدراڵی لە کوردستاندا لێکەوتەوە و ئەو پرەنسیپانە گەشەی پێدرا و پەرەی پێدرا تاوەکو توانرا ڕژێمی دیکتاتۆری لە عێراقدا بڕووخێندرێ و ڕێبەری معارەزەی عێراقی جەنابی مامجلال کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی ئێمە بوو لە باشووری کوردستان لە 1975 بۆ 1991 توانرا ببێتە یەکەم سەرۆکی هەڵبژێردراوی عێراق لە دوای ڕوخانی دیکتاتۆریەت. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمیشە پشکی خێر و چاکە و پشتیوانی بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان هەبووە لە بەشەکانی تری کوردستان هەمیشە هەوڵی داوە بە ڕێگای دایالۆگ و گفتوگۆ لەگەڵ ئەو وڵاتانەی کە کوردستانی بەسەردا دابەشکراوە بگەنە چارەسەرێک و گفتوگۆی نێوان سەرۆک مامجلال و تورکۆت ئۆزال سەرۆکی کۆچکردووی تورکیا یەکێکە لەو نموزەجانەی کە مێژوو ئەبێ بینوسێتەوە کە هەوڵەکانی مامجلال بۆ چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان کە مامجلال بە کوردستانی گەورە ناوی بردووە کە پێی وا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان ئافاقی گەورەی بۆ تەواوی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەبێ و ئەمە بەدەر لە بەشەکانی تری کوردستانیش یەکێتی ڕۆڵی گرنگ و چاکەی هەبووە لەلایەکەوە پەیوەندی سیاسی لەگەڵ دەوڵەتان هەبوو بۆ ئەوەی تێگەیشتنیان بۆ دۆزی ڕەوای گەلی کوردستان هەبێ لە هەمان کاتا پشتیوانی خەباتی سیاسی و نیشتیمانی گەلی خۆمان بووین لە بەشەکانی تری کوردستان بەبێ هەوڵدان بۆ دەستوەردان لە پارچەکانی تری کوردستان و پاراستنی سربەخۆیی خەباتی سیاسی خۆیان یەکێک لەو نموزە جوانانەی یەکێتی نیشتیمانی لە هەر هێزێکی سیاسی تری کوردستان جا ئەکاتەوە دەستوەردانی نەکردووە لە پارچەکانی تری کوردستان. هەر کاتێک باشەکانی تری کوردستان پێویستیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەو کاتە یەکێتی هێزی پشتیوان بووە و ئەمە تێزی مامجلالە تا ئەم ساتەوەختە تێزی مامجلال بۆ پشتیوانی خەباتی ڕەوای گەلەکەمان لە ناوێکێتیدا پەرەی پێدەدرێ بەڵام بەبێت دەستوەردان لە کاروباری دەوڵەتان بەبێت دەستوەردان لە کاروباری ناوخۆی حەزبەکانی تری پارچەکانی کوردستان کە ئێمە پێمان وا بووە بەڵێ کوردستان لە 100 سال بەر لە ئێستا دابەشکراوە بەڵام دۆخێکی نوێ هاتوۆتە پێشەوە هەر پارچەیەک بۆ خۆی دەتوانێت شێوازی خەبات و کارکردن و تێکۆشانی خۆی بناسێ و پەرە پێ بدات. بۆیە ئەم تێزە تا ئێستا لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە تێزێکی استراتیژیە بەڵام لای ئێمە خەباتی سیاسی خەباتی پەرلەمانی خەباتی دیموکراسی بۆ بەدیهێنانی مافی ڕەوای گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەشەکانی کوردستان باشترین میکانیزم و شێوازی خەباتە. کاک سالار خودی خۆت ئەنی ئاگدارم لە نزیکەوە دەزانم کە داکۆچیکارێکی سەرسەختی سەبارەت بە و کەی سەنەتەوەیانی کە پێویستی بە جود و تێکۆشانەوە لەم چەند ساڵی ڕابردوش بینیمە کە چەند جارێک لەسەر پەیمان نامەی لۆزان و هەندێک بابەتی دیکە سەردانی وڵاتانی ئەوروپات کرد و لە نێویشیاندا چوویتە سوئیسرا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی دیکەی خەباتکار و تێکۆشەریە میلەتە بۆ ڕوونکردنەوەی کۆمەڵە بەڵگەنامەی مێژووی دۆکۆمنتی گەورە کە دەری دەخات کورد چقدرێکی گەوری لێکراوە. دەکرێت پێم بڵێ ئەمە چۆن دەکرێت بەرجەستە بکرێ بۆ تەواوی هەموو خەڵکانیان هەموو پارتە سیاسیانە هەموو کارکتەرە سیاسیانی کە وەک تۆ دەیانەوێت داکۆچی کار بن لەسەر ئەو کەی سەنەتەوەیانە؟ بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە لە 100 ساڵ پێش ئێستا کە لە لۆزاندا کوردستان دابش کرا ئەو کاتە کۆمەلگای نێودەوڵەتی غەدرێکی گەوریان لە مافی ڕەوای گەلی ئێمە کرد کە وەکو گەلێکی زیندوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەم غەدرە بۆ ڕاستکردنەوە پێویستی بە پشوو درێژی پێویستی بە خەبات هەبوو و کاتێک کە دیکتاتۆریەت گەیشتە ئەوجی لە عێراقدا یەکێتی نیشتیمانی شۆڕشی هەڵگیرسان و خەباتی چەکداری بە نموزەجێکی گرنگ ناسان و خەباتی دیموکراسی بۆ عێراق و چارەنووس بۆ گەلی کوردستانی دەستنیشان کرد. ئێمە توانیمان لە کوردستانی عێراق دوای هەزاران شەهید و قوربانیدان و ماڵوێرانی بگەین بەو ئامانجا. بۆیە بوونی کیانێک لە هەرێمی کوردستانی عێراق بە نموزەجێکی گرنگ ئەزانین لە دوای 100 ساڵ لە دابشکاری کوردستان ئەم نموزەجانە چاو لێ بکرێن لە وڵاتانی
دەوروبەری ئێمە بۆ ئەوەی کوردیش هاوشێوەی گەلانی تری ناوچەکە بتوانێت مافە سیاسی و مافە نەتەوەی و مافە نیشتیمانیەکانی ممارەسە بکە. بەڵێ ئەو خەباتەی ئێمە لە ئاستی نێودەوڵەتی بەردەوام دەبێت بۆ ئەوەی دنیا تێبگا کە کورد حەقی خۆیەتی چارەنووسی خۆی دەستنیشان بکە. بەڵام فۆرمەکانی چارەنووس جۆر و جیاوازن. ئەمڕۆ ئێمە لە کوردستانی عێراق فیدراڵێتمان هەیە. فیدراڵێت بەشێکە لە مافی چارەی خۆنووسین لە ناو دەوڵەتدا. ئەمە بە جۆرێک ئەتوانین ئێمە لەم قۆناغەدا باشتر گەشەی پێ بدەین و بیپارێزین لەسەر دووسێ بنەما. یەکەم یەکێتی ڕیزەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان، یەکێتی ڕیزەکانی هێزە سیاسەکانی کوردستان، یەکێتی لە دوای کۆنگرەی لە ناو کۆنگرەی پێنجەوەمەوە ئەم تێزانەی باش گفتوگۆ کرد کە پێمان وایە چارەسەری گونجاو بۆ ئەو کێشانەی لەگەڵ عێراقدا هەمانە بریتێ لە یەکڕێزی ناوماڵی خۆمان و بوونی گوتارێکی هاوبەشی سیاسی بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی و بۆ سەلماندنی ئەو دەستورەی کە بە قسەی ئەم هەفتەیە کە محەممەد شیع سوودانی لە بەغدا ڕایگەیان مامجلال ڕائیدی نووسینەوەی دەستورێکی مەدەنی دیموکراسی بۆ لە عێراق و ئەو دەستورە گەلێکی زۆر مافی بۆ خەڵکی کوردستان تیادا دەستە بەرکراوە. بە یەکڕیزی و بە تەبایی هێزە سیاسەکانی کوردستان ئێمە دەتوانین تەرجەمەی ئەو بەندە دەستوریانە بکەین بۆ ناو حکومڕانی لە عێراق و تەرجەمەکردنی بۆ جێبەجێکردن. بۆیە یەکێتی بەرچاوی ڕوونە لە سیاست و خەباتکردن، چونکە بڕوای بە پرەنسیپە بنچینەیەکانی خەباتی نیشتیمانی و نەتەوەیی هەیە و مامەڵەکردن لەگەڵ عێراقدا مامەڵەکردنێکە لەسەر بنەمای دەستور و یەکێتی بڕوای بەوە هەیە کە ئێمە بەغدا قوڵایی استراتیژی ئەم قۆناغی خەباتی سیاسی ئێمەیە، خەباتی دیموکراسی ئێمەیە، خەباتی نەتەوەیی ئێمەیە بەدەر لە هەر پایتەختێکی تری وڵاتانی ناوچەکە و زەمانی بەدیهێنانی مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی ئێمە قۆناغی یەکەم بریتە لە یەکڕیزی هێزە کوردستانیەکان، ئەو هێزانەی کە فرەکسیۆنیان هەیە لە پەرلەمانی عێراق و ئەو هێزانەی پێگەیان هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان. کاک سالار، ئەوەی کە بینراوە لە ماوەکانی ڕابردووشدا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەبێ ئەوەی کە جیاوازی بکە پاڵپشتی پارچەکانی دیکەی کوردستانی کردووەوە هەمیشەش ڕەنگە خۆشت ئەوە ئاگدار بیت کە لەسەر ئاستی نێودەوڵەتی چەندێک جار ئەرخنە گیراوە لەوەی کە نابێت یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنگیری بکە لە هەندێک بابەت و لە هەندێک دۆسێدا، بەڵام دوجار بابەتە نەتەوەیەتیەکە بە هەند وەرگیراوە. ئەی لە ڕاستیدا ئەو لایەنانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەپۆرتی کردوون و ئەو نەتەوە جیاوازانە و پارچە جیاوازانە لە ئێستادا وەک چۆن جەنابەت باسی دەکەی، ئەنی ئەمە بۆ خەڵک ئاشکرایان دەکرێت بەڕوون و ئاشکرا باسیەوە بکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز لە هەر پارتێکی سیاسی دیکە پاڵپشتیان بووە؟ لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان تەدەخل لە هیچ بەشێکی تری کوردستان ناکات، بەڵام پێی وایە مەسەلەی کورد مەسەلەیەکی ڕەوایە لە تورکیا، لە ئێران، لە سووریا و پێویستی بە تێگەیشتنی هاوبەش هەیە لە نێوان کورد لەو بەشانە لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە هەن. یەکێتی نیشتیمانی بڕوای بە تەدەخلی و دەسوەردان لە کاروباری هیچ وڵاتێک نییە و پێشی وایە سربەخۆیی هەرێمی کوردستان دەبێت بپارێزرێت لە هەر لایەنێکەوە بێت و هەرێمی کوردستان ماندووە بە تایبەتی سنوورەکانی خەڵکی گوندەکانی بەدەست ئەو دەستێوەردانانەی کە وڵاتانی ناوچەکە بۆ پێشێلکاریانەی مافی مرۆڤ دەرحەق بە خەڵکی گوندنشینان دەکرێت لەلایەن تۆپخانە و فڕۆکەکانی وڵاتانی مانتیقەکەوە. ئەمە جێی نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، بە تایبەتی لە زۆر وێزگەدا خەڵکی سڤیل ئەکرێ بە ئامانج و ئەکرێ بە قوربانی و ئەو هێرش و پەلاماردانانە پێشێلکاری وازەحی سیادەی نێودەوڵەتی و دژی بنەماکانی قانونی دەولین و تاوانکاری گەورەی تێدا ئەنجام دەدرێت. بەداخەوە وڵاتێکی وەکو عێراق تا ئێستاکە سیادەی وەکو پێویست بەهێز نییە کە بتوانێت لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش و نەتەوەیە گرتوەکان هێرشی ئەو وڵاتانە ڕابگرێت. بیانوەکان هەرچیەک بن لە ڕاستیدا بیانی واقعی نین، چونکە ئەو پێشێلکاریانە هیچ لە
بارودۆخەکان ناگۆڕن بەڵکو زۆرتر ئالۆزی دەکەن و ئەو ئالۆزیانە دەبنە مایە حقوقتینە لە نێوان نەتەوەی کورد و ئەو نەتەوانەی ترکە نەتەوەی سەردەستن وە شۆڤێنێتیاندا زاڵە. بۆیە ئەبێ دان بندرێ بە مافی ڕەوای گەلی کورد و پێویستە قبول بکرێت کە زیاتر لە 6 ملیۆن کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەژین مافی ژیانیان هەیە لە دوای 100 ساڵ لە لۆزان. ئێستاکە بۆ نمونە داوای سربەخۆیی ناکرێت لە هەندێک لە پارچەکانی کوردستان، داوای پێکەوە ژیان و پێک هاوبەشیکردن لە دەوڵەت و بەڕێوەبردن و هاوبەشیکردن لە خەباتی پەرلەمانیدا دەکرێت و ئەو مافە بنچینیانەی کە جاڕنامەی گەردوونی مافی مرۆڤ بۆ گەلان و بۆ مرۆڤی بەرجەستە کردووە، کورد لەوە زیاتری داوا نەکردووە، داوای خاکی خەڵکی نەکردووە، داوای لێسەنەوەی دەسەڵاتی لە کەسی تر نەکردووە، داوای زەوتکردنی ماف و ئازادیەکانی گەلانی تری نەکردووە، بەڵکو داوای هاوبەشی و پێکەوە کارکردن و پێکەوە ژیان و پێکەوە گونجانی کردووە کە ئەم پرینسیپە بنچینیانە پرینسیپێکی نێودەوڵەتی جیهانین لە ئاینە ئاسمانیەکاندا هەیە، لە دەستوری باوەڕپێکراوی قانونی نێودەوڵەتیدا هەیە. هەموو ئەمانە تێکڕا لە ڕاستیدا ئەبێ بە هەند وەربگیرێت دوای ئەو تەجروبە تاڵ و دوور و درێژەی کە دەوڵەتان لەگەڵ مەسەلەی کورددا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەە. یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر تاکید دەکەمەوە لە دوا کۆنگرەی خۆیدا ئەم مەسەلانەی گفتوگۆ کردووە بەوەی کە سربەخۆیی هەرێمی کوردستان پارێزراو بێت و هەرێمی کوردستان شوێنێک بێ بۆ پێکەوە ژیانی هەموو لایە بۆ جێگەی ئیستقرار بێ بۆ هەموو دەوڵەتەکانی مانتیقەکەش و جێگەی ئالۆزی نەبێ و داواش کراوە کە عێراق بتوانێت هەرێمی کوردستان و سنوورەکانی بپارێزرێ بە پێی دەستور چونکە عێراق ملزمە بەوەی کە سیادەی وڵاتەکە ئاگای لێ ببێ و دەوڵەتانی مانتیقەکەش ئیتر. لای جەنابەت دەپرسم دروستکردنی لوبی و کۆمەڵی بەهێزی نەتەوەی و دروستکردنی دەنگی کۆکراو یەکگرتوو بۆ کۆی ئەو کێشە گەورانی کە کورد بەدەستیانەوە گیرۆدەیە بە بێجیاوازی لام و پارچەکان ڕەنگە ئەرکێکی گرنگ بێت و ئەگەرچی هەوڵی لێر و لەوێ هەبوو بۆ دروستکردنی ڕێکخرا و کۆمەڵی جیاواز بەڵام ڕەنگە لەسەر ئاستی پێویست و گەورە تاکو ئێستا چالاکی زۆر گەورە نەبینێنی. ئەنی ئەکرێ پێم بڵێ بەڕای تۆ چی پێویستە بکرێت بۆی هەمومان بەبێ جیاوازی ئایدۆلۆژیای سیاسی یەکدەنگ بین لەسەر کێشە نەتەوایەتیەکانمان؟ بەڵێ جارێکی تر تاکی دەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی جەنابی مام جەلال بە گەیشتن لە هەلومەرجی نوێی خەباتی کوردایەتی کتێبی کوردایەتی هەیە مام جەلال نامیرکەیەکە هەموو ئەو ڕێوشێنانەی تیادا ڕوون کردوێتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆزی کورد لە ناو وڵاتان و دۆزی کورد بە پارچەیی لەگەڵ خۆیداوە لە ناو خۆیدا و مام جەلال لە کتێبی کوردایەتیدا زۆر بەڕوونی ئاماژە بە داکۆکیکردن لە مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی گەلی خۆمان دەکات و لە هەمان کاتا دیموکراتیزەکردنی دەسەڵات لەو وڵاتانەی کە کوردستانی بەسەردا دابەش کراوە. ئەم نمونەیە لە وتەی بەڕێز ئەمار حەکیم ڕێبەری ڕەوتی حیکمە لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی ئاماژەی پێکرد کە مام جەلال سیمبولی خەباتی نیشتیمانی و نەتەوەی گەلی کورد بوو، بەڵام ڕابەری بزوتنەوەی دیموکراسیش بوو لە عێراقدا و هەمووی هێزە سیاسی عێراقیەکان ڕێزیان بۆ تێزی مام جەلال هەبووە. واتە تۆ کاتێک کە داکۆکی لە خەباتی نیشتیمانی و نەتەوەی گەلی خۆت دەکەی ئەشکرێ لە هەمان کاتا بۆ هاوبەشیکردن لەگەڵ ئەو وڵاتانی کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە داکۆکیکاربی لە پرەنسیپە مەدەنی و دیموکراسیەکان و پرەنسیپەکانی مافی مرۆڤ. بەو جۆرە ئەتوانین بەشێکی زۆر لە تەوژمەکانی تونڕەوی بڕەوێنینەوە و بەشێکی زۆر لە تەمومژەکانی سیاستکردن بڕەوێنینەوە بەوەی کە هەموو ئەو وڵاتانە دەبێت تێبگەن بە دەستهێنان و دەستەبەرکردنی مافی گەلی کورد ناکبێتە کەمی بۆ ئەوانی تر وەک ڕێزگرتن لە بنەماکانی پێکەوە کارکردن ناکاتە نوقسانی بۆ ئەوانی تر. هەر لە هەمان کۆنگرەی پێنجەمی یەکێتیدا قەیس خەزعەلی کە یەکێکە لە قیادیە باڵاکانی عێراق دەڵێ بوونی کوردستانێکی بەهێز دەلالەتە بۆ بوونی عێراقێکی بەهێز. ئەم تێڕوانینانە لە ڕاستیدا تێڕوانینێک کە
یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق و بەتایبەتی لە بەغدا خەباتی کردووە بەشێکی زۆر لە بۆچوونەکانی لایەنەکانی گۆڕیوە بەوەی کە ئێمە پێمان وایە چەقی خەباتی نیشتیمانی و نەتەوەی ئێمە لە کوردستانی عێراقا لە ئێستادا بریتە لە بەغدا و تێگەیاندنی لایەنەکان بەوەی ئێمە گەلێک دوای قوربانیدانی ئەنفال و کیمیاباران و ڕوخاندنی 4500 گوند و ئاوارەیی و کۆڕە و تەرحیل و تعریب جارێکی تر دێن بە هاوبەشیەکەین لە عێراقدا بۆ بەڕێوەبردنێک کە تایدا دەستەبەری مافە مەدەنی و سیاسی و دیموکراسیەکانی ئێمە بکە بەڵێ گەلی کورد هاوشەوەی گەلانی دنیا حەقی دەوڵەت و حەقی سەربەخۆیی هەیە بەڵام حەقی دەوڵەت و حەقی سەربەخۆیی پێویستی بە زەمینەی نێودەوڵەتی و زەمینەی ڕەخسانی ناوچەیی و پێویستەی بە ڕەخساندنی بنەماکانی دەوڵەتداریە لە هەرێمی کوردستان بۆیە پێمان وایە ئەو تێزانەی کە مامجەلال لە سەردەمی خۆیدا دەری بڕی بۆ هاوبەشیکردن لە عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی ڕەوای گەلی ئێمە لە بەشەکانی تری کوردستان تێزێکی تا ئێستا گرنگ و یعنی ئەتوانم بڵێم داهات و زامنکەرە بۆ گەلی ئێمە و ئێمە بۆ ئەم شێوازە خەباتی کە بەندە لەگەڵ جەنابتا کە ئێستا ڕایگشتی کوردستانیش گوێی لێمانە تێزی مامجەلال ڕێچکەی مامجەلال ڕێچکەی چارەسەرێکی گونجاوە مەدەنیە دیموکراسیە و بەمە دەمانگەێنێتە ئاسۆی بەدیهێنانی مافە زەوتراوەکانمان. کاک سالار باست لەوە کردانی شەڕی ئێمە لەسەر دەستکەوتە نەتەوایەتیەکانمانە زۆر کێشەی دیکەشمان ئێستا لە هەرێمی کوردستانی بەڵکو لە بەغدایە بەڵام ئەمە جۆرێک لە دووبۆچوونی دروست کردوانی هەندێک لایانی سیاسی باس لەوە دەکەن کە زیاتر وەلادان بە بەغدا و ئیسارەکردنی کێشەکان لە بەغدا و داکۆچیکردن لەسەر مافی هەرێم لە بەغدا جۆرێک لە مەترسی بۆ سەر قواری هەرێم دروست دەکات ئەمە تا چەند ڕاستە بە بڕایتەوە ینی بەبێ جیاوازی هەموو کێشانی کە جەنابەت پێ وایە دەبێت لە بەغدایەک لا بکرێنەوە ئێمە پێمان وایە مەترسی بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان بریتە لە تاکڕەوی بریتە لە خوێندنەوەی ئەویدی بریتە لە هاوبەشی نەکردن و ڕێزنەگرتن لە هاوبەشیکردن لە بەڕێوەبردن و تێنەگەیشتن و نەخوێندنەوەی واقعی سیاسی عێراق و ناوچەکە و دنیا بۆیە هەر تاکڕەویەک هەر بۆ بە ساحێبکردنێک بەبێ خۆڕەنجاندن لەسەر ئاسی خەباتی نیشتیمانی و نەتەوەیی دەبێتە مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان و پشتکردنە خەڵکی خۆمان دەبێتە مەترسی لەسەر قواری خۆمان لەسەر قوارەکەی خۆمان و بە هەندوەرنەگرتنی ئامۆژگاری دۆستەکانمان لەسەر ئاسی نێودەوڵەتی دەبێتە مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان و هەروەها کاتێک ئێمە ئەقرارمان کردووە کە بەشێک بین لەم عێراقە لەسەر بنەمای دەستور بەڵام لە بەرامبەردا هەندێک گوتاری قەومچێتی وشکی بێ ئەرزش و پێی وابێت کە ئێستا ئەم عێراقە عێراقێکی داگیرکەرە ئەم سیستەما سیستەمێکی داپلۆسێنەری داگیرکەرە لەڕاستیدا بەمە ئێمە خۆمان ئالۆزی بۆ خۆمان دروست دەکەین ئەگینا مادام ئێمە چەندین فراکسیۆنمان هەیە لە بەغدا لەکوێی دنیاە تەسەور کراوە لە عێراقدا سەرۆکەکەی کوردێک کە ئێستا سەرۆکەکەی کووردە ئێمە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق جێگر و وەزیرمان هەیە لە پەرلەمان فراکسیۆنمان هەیە لە وەزارەتەکان پێگەمان هەیە بەڵام بێت و ئەگەر بێت و ئەم هێزانە کۆنەکەینەوە بۆ خەباتی نیشتیمانی و نەتەوەیی و دیموکراسی خۆمان هەر کەسێ بۆ بەرژەوەندی تاکە کەسی و حزبی و بەرژەوەندی ئابووری تەست بیر بکاتەوە توانەکان بخاتە گەڕ لە ڕاستیدا حتمەت مەترسی بۆ سەر تەجروبەکە دروستە بێ و دۆستەکانمان بەرەبەرە لێمان دەتەکنەوە بەڵێ ئێمە لە کوردستانی عێراقا ناڵێن مەترسیمان لەسەر نییە ناڵێن دنیا لە عێراقدا شامی شەریفە و نێتێکی گەورە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیان بۆ چارەسەرکردنی کێشەی پێشمەرگە و بوجە و موچە و قوتی خەڵک ئێمە ناڵێن عێراق توانیوێتی ڕێز لە قوربانیەکانی ئەنفال و گۆڕی بە کۆمەڵ بگرێەوە هەوڵ بدا خەرەبووی ناوچە زەرمەندەکان بکاتەوە هەموو ئەوانە نەکراوە بەڵام هەموو ئەمانە پێویستی بە خەباتە هەندێک خەبات لە قۆناغێکە تۆ ناتوانانی بە ئاسانی بکەیتە ماف و ئامانجەکان هەندێکیشان بە ئاسان بەڵام گەرانتی بەدیهێنانی ئامانجەکان بریتە لە دروستکردنی تێگەیشتنی هاوبەش وە گفتوگۆکردنی هاوبەش بۆ ئەوەی بتوانین ئەم کێشانە سەرچاوەکانیان لەکوێوە
دەرکەوتون بۆ ئەوەی بنبەست بکرێن و پێکەوە بتوانین بە گفتوگۆ لەگەڵ شەریکەکان و چونکە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتیش پێکەوە بە ڕێککەوتنێکی هاوبەش حکوومەتی ئێستای عێراقیان دامەزراندووە و بەشداریان تێدا کردووە پێکەوە لەگەڵ لایەنەکانی تر بتوانین خاڵ بە خاڵی ئەو بڕگانەی کە ڕێککەوتنی لەسەرکراوە شەڕی لەسەر بکەین داپۆکی لەسەر بکەین ناکرێت بە تاکە کەسی یان بە تەنیالایەنی بچینە گفتوگۆەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە کاتێکا کە ئێمە زیاد لە چەند هێزێک لە پەرلەمانی عێراقین و زیاد لە چەند هێزێک بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە بەڵام گەورەترین مەترسی ئەوەیە کە ئێمە نادیدەی بگرین گەورەترین مەترسی ئەوەیە کە ئێمە خۆمانی بۆ ئامادە نەکەین گەورەترین مەترسی ئەوەیە ئێمە خۆمان لە شوێنێکە قەتیز بکەین و دڕدۆنگ و دوورە پەرێز بین نەچین پایتەختەکەی وڵاتەکە بکەینە سەکۆی ململانەی سیاسی و لە دوورەوە وتاری دژ و وتاری ئاگرئامێز و ئەمانە بخەیتە ساحەی سیاسیەوە لە کاتێکا کە ئەمە خزمەت بە پەیوەندیەکان ناکە و ئاڵۆزی دروستەکە. دواپرسیار کاک سالار بۆ جەنابەت ئەو گرنتیە دەدەنە خەڵکی کوردستان لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنی پارێزەرێکی سەرسەختە لەوەی گەر هەر مەترسێک بۆ سەرام قەوارەیە دروست بێ بەر لە هەموو لایەنێکی دیکەی سیاسی هەست بە بەرپرسیارەتی دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە لە بنەماوە بە بەرپرسیارەتیەوە مامەڵەی لەگەڵ دۆخی عێراق کردووە و لە دوای جەنابی مام جەلالیش دەبینن لە ئێستا بەڕێز باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مانگێکا چەند جارێک سەردانی بەغدا ئەکا بۆ ئەوەی لایەنەکان تێبگەێنێ کە دۆخی کوردستان لە ڕووی ئابووریەوە قەیراناویە و ناکرێت کێشەی سیاسی بخۆزرێتەوە بۆ زەوتکردنی قوتی خەڵک و موچەی خەڵکی کوردستان و ئێمە پێمان وایە لەسەر ئاستی ئابووریش پێویستە ڕێکەوتنێکی ئابووری لەگەڵ عێراق بکرێت و ڕێکەوتن لەگەڵ عێراق لەسەر مەسلەی سامانە سروشتەکان لەسەر مەسلەکانی تر باشترین چارەسەرە نەک وڵاتێکی تر لەم ڕوانگەیەوە تێزی یەکێتی تێزێکە لە ڕاستیدا خزمەت بە پێکەوە کارکردن و پێکەوە ژیان دەکات چونکە ئەگەر بێت و ئێمە بمانەوێت هێواش هەنگاو بنێن بۆ بەدەستهێنانەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم چەندماندنی حەقیقی مافی پێشمەرگە لە ناو منزومەی ئەمنی عێراقیدا و دەستەبەرکردنی زیاتری نوێنەرایەتی کورد لە دیبلۆماسیەتی عێراقی و کونسڵخانە و سەفارەتەکانی عێراق لە وڵاتانی دنیا گێڕانەوەی ئێسک و پرووسکی ئەنفالەکانمان و قەرەبووی قوربانیەکانمان بەپێی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دۆسەی ئەنفال و کیمیاباران و فەیلی و بارزانی و ڕاگواستندا دراوە و جێکردنەوەی هەموو ئەو پێگانەی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانی پێویستە تێدا هەبێت لە بەغدا بریتیە لەوەی ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ بەغداوە لە نزیکەوە لەگەڵ بەغدا بە هاوبەشی بکەوینە گفتوگۆ نەک ئێمە پێیەکمان لەناو حکوومەتی عێراقی بێ و پێیەکی تریشمان خۆمان بە دوور بگرین و بە نەیاری سەرسەخت بزانین بەڵێ ئێمە ناکۆکیمان هەیە بەڵام ناکۆکیەکانمان ناکاتە ئەوەی کە ئێمە بە دوژمن سەیری یەکتر بکەین چونکە ئێمە دەبێت سەیری وڵاتانی دەوروبەریشمان بکەین و کوردیش لە پارچەکانی تری کوردستان چاوەڕوانی سەرکەوتنی زیاتری ئەم قەوارەیە نەک دروستکردنی مەترسی زۆرتر تێزی یەکێتی تێزی هاوبەشیکردنە لەگەڵ هێزە کوردستانیەکان پێکەوە بە استراتیژێکی هاوبەش و گفتوگۆی ڕاستەوخۆ و ڕوبەڕوو سەراحەتە مام جەلال ئاسا بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو کێشانەی کە لەگەڵ عێراقدا لە ممارەسە و بەڕێوەبردننی دەوڵەتدا هاتوونەتەکایە. سپاس بۆ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمان بۆی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان پەنۆرامەتان پێشکەشکرا شاد بن.